to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. مناڵینە ئێستا کاتی چیرۆکە. با بزانین کایۆ ئەمڕۆ بۆ کوێ چووە. ناونیشانی چیرۆکەکەی ئەمڕۆمان ئەڵێ کایۆ لە باخچەی ساوایان. کایۆ یەکەم ڕۆژی بوو لە باخچەی ساوایان، تۆزێ ئەترسا. حەزەکەم لەگەڵ تۆ بمێن مۆدەیەکە حەز ناکەم بڕۆم بۆ ئەوێ بانەچم. ئۆ منیش حەزەکەم لەگەڵ تۆ بم کایۆ بەس دەبێ من بچم بۆ سەرکار. باخچەی ساوایان زۆر خۆشە. با بڕۆین. سڵاو، من مارتینم، مامۆستام لێرە. دیارە تۆش کایۆیت. کایۆ ترسا بوو شەرمیە کرد. ئازیزەکەم ئێستا بێ من بڕۆم. منیش یەمەوە لەگەڵ تا دایکە، منیش یەم. یەمەوە بۆلات ناڕەحەت مەبە. تەنانەت دایکی کایۆش ناڕەحەت بوو کە بۆ یەکەم جار کایۆ لە باخچەکە بەجێهێشت. هی کایۆ، پەرداخە شربەتی سێو بخۆرەوە. ئەتەوێت بە مناڵەکانی ترە بناسێنم؟ زۆر چاکە کە شربەتەکەت خواردەوە ئینجا. هی ئەو بلۆکانە هی منن. دایکی ڕۆشتووە لێرە نەماوە. سڵاو من کلیمەنتنم. تۆ ناو چییە؟ کایۆ! ئەوە ناوی لیۆیە. حەز ناکە کە زیادی بە شتەکانی بکە. حەزەکە یاری بکەین من شت لە کاغەز دروست دەکەم. ها ئەمە سێوە، ئەمە مۆزە، ئەمەش نانی کشمیشە. بەڵام ناتوانانی بیان خۆی هەر بۆ نمونەیە. حەزە لە باخچەی ساوایانە؟ حەز ئەکەم لای دایەگەورە بمێنمەوە. کە دایک و باوکو ئیشیان ئەبێت تۆ لای دایەگەورە ئەبیت؟ دایەگەورە هونەرمەندە، منیش یاری بە بۆیە و فڵچە و کاغەز و قەڵەم بۆیە ئەکەم. ئەی چۆن؟ لێرە هەموو شتانی لێیە. ئەی گیان! من وێنەی کەنارێکی کەویە کێشم. وێنەی کەناری کێویە کێشی؟ زۆر چاکە! چۆلەکەیەکی جوانە. فێرمەکەی وەکو تۆ وێنە بکێشم ها؟ ئەی چۆن؟ بە مەرجێک تۆش فێرمان بکەی چۆن قەڵا دروست بکەین. قەڵا ئەبێ یەک دنیا بورجی هەبێت. کرم ئەبێ یەک دنیا پێچوو دەوری هەبێ. کەناری کێوی ئەبێ یەک دنیا ڕەنگی سووری تیابێ. ئەی چۆن؟ هانێ لیۆ، ئاڵایەک بۆ قەڵاکە دروست بکە. کایۆ! ئەبێ بورجەکە زۆر بەرزتر بێ. کایۆ ئەوەنە سەرقاڵی یاریکردن بوو تەنانەت ئاگای لێ نەبوو دایک و باوکشی هاتوون. سیرکەن وا قەڵا دروست دەکەم. مناڵینە وەرن کاتی چیرۆکە. کایۆ لەوە ناچێ دڵخۆش بێت. نازانم بۆ. ناونیشانی چیرۆکی ئەمڕۆمان ئەوەیە کایۆ سێرک ئەکات. گیلبەرت خەم بە پڵنگەوە بینی. باوکم ئەمڕۆم با بۆ سێرک. بەڵێ نیەومەتێ. خۆم جلەکان لەبەرەکەم. بابە زۆر پێی خۆشە بێ. نا
خۆم گۆڕیوە باوکە؟ ئافرین دیارە زۆر جوانە بەڵام هێشتا زووە پەلەی چیتە کوڕم ئاخر با لە سەرکەکە دووەم نەکەوین. ناکایۆ سێرکەکە خۆ هەر ئەمڕۆ نییە سبەی نێژ هەیە کوڕم نەخێر ئەمڕۆ خۆم گۆڕیوە بە ئەمڕۆ بڕۆین باوکە. بە ئەمڕۆ بڕۆین. وەرە کایۆ وەرە خوارەوە با بەرچایی ئامادەکەین نەخێر نامەوێ. ئۆتۆمبیلێکی زۆر ناشرینە حەزم لێی نییە. کایۆ زۆر بێزار بوو چونکە ناچوو بۆ سێرێک. کایۆ بەسە قیشە ئەوە ڕۆزیشە خەبەر کردەوە هەر ئێستا وەرە خوارەوە چیم پێوتی تەنانەت باوکی کایۆش خەریک بوو تووڕا بوو. من ئەمەیە بچم بۆ سێرک ئەمەیە بچم بۆ سێرک. بانانەکە برژێنین و ئەنجاوەک و قازی بچووک بیبڕین نەخێر قازم ناوێ ئەو بۆ مناڵی ساوایە. ئەیەڵێ چی بەرچایی سێرک بخۆین هەتوانین نانەکە وەکو ئاژەڵانی سێرک ببڕین و بێرکەی کوڵاوە بیان خۆین ئەبۆستا شتێکمان بیرچووە ئەو شتێک کە لە پێش ئاژەڵانی سێرکەکەوەیە ئەوە چییە ئەو شتا ئەتوانی پێم بڵێ دەی پێم بڵێ ئەزانم مارشی سێر. ئافرین خۆیەتی من ئەتوانم هێلکەکان بێنم. ئۆ بۆ پێونەوەتم حەزی لە هێلکەی شڵاقاوە کوڕم خەتای من نەبوو. هەزانم کایۆ خەتای کەس نەبوو تازە ڕوویە گوێی مێریە باوکە نانەکە. کە گەرمە ئەتوانی لەسەر کار بکەی باوکە سحربازێکی باشی. ڕۆزیش ئەتوانێ ببێ بە لێبووکەکە خەرێکی ئۆ سێری ئەوە کەس چیەکە؟ ئەکەی بێتە ریزەوە دایکە؟ ئەتەوێ بیبی بەو خانمەی سواری ئەسپە بێ؟ نا سوپاس گیانەکەم. ئەبم بۆ خانمەی کە ئەبێ بچمەوە بۆ لای ئیش و کارەکەم. مناڵینە کاتی چیرۆکەکەیە. بەسەرهاتەکە هی ئەو کاتەیە کە کایۆ تەمەنی تەنیا 3 ساڵ بوو. ناونیشانی چیرۆکەکەش ئەمەیە کایۆ لە تاریکیە ترسێت. شەو شاد کایۆ خەوێکی خۆش بخەوە کایۆ خەوی خێرت بێ. سپاس. بخەوەکەیە خەوی خێرە بێ. ئەوە چییە؟ دایکە! چی بۆ کایۆ؟ دێوی لێ دایکە! هیچ نەبووە سێبەر بوو. ئەها هیچیان نەما؟ ئەی دێوە دەنگڕەکە دایکە ئەوی لێ نییە؟ دێوی دەنگڕی چی؟ دێوێکی دەنگڕی لێ هەر دەنگە دەنگێتی. من زۆرە درسم دایکە. ئەزانم شتێکت گوێ لێ بووە بەڵام پێویست ناکات لە دێو بترسی چونکە دێو ڕاز نییە و هەر لە چیرۆکە هەیە. شەو شاد ئازیزەکەم شەو شاد. هیچ نییە کوڕم هیچ نییە کایۆ یاریەکەی خۆتە مارە پەڕۆکەیە ئەزانم بەس دێوێکی دەنگڕ بوو دێوێکی دەنگڕ بوو لە ژوورەکەمە باوکە زۆر ترسام. ڕەنگە واوزانی بێژوورەکە و دەنگێکی لێوەیەت بەڵام ئەوە تا هیچی لێ نییە کوڕم دێوە دەنگڕەکە ئەیوت خش 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 خش. هەوڵ بە جۆنم سنووقی مۆسیقایە بگرە کە خەوید مۆسیقای خۆش لێیات. شەو شاد کوڕم. دایکە! باوکە! دێوە دەنگڕەکە گرتمی فریام کەوت گوێم لێی بوو.
باشە باکەوە لەقی درختەکانە کابەر پەنجەرەکە بکەون و دەنجی ترسناکی لێەوە بێت. ئەها گیانەکەم شتە ئاساییەکان هەنێ جار ترسناک دیارن. کەواتە دیوە دەنگڕەکە لەقی درەختەکەیە. ئەوەدا دیوە دەنگڕەکەیە ئەوەدا. ئەوە خۆتی و نییە گیلبەردە. پشیلەکەیە. چیتانە مناڵینە؟ ئەبۆی هاوڕێکەمان بەهاتایە کەچی هێشتا ناتوە. دەهەتا هاوڕێکەتانیان گوێم لێ بگرن با من چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە. چیرۆکی ئەمڕۆمان باسی هاوڕەکانی کایۆکە. کایۆ زۆر خەمی بۆ خۆیە خوارد. ئەوە چی دەکایۆ؟ بۆە بێتاقەتی ئەمڕۆ؟ کەس نییاری لەگەڵا بکەم دایە گەورە. هیچ هاوڕێیەکە نییە؟ نا نیمە. کایۆ وای ئەزانی کە بەڕاستی هیچ هاوڕێکی نییە. ئەمەش زیاتر ناڕەحەت و خەمباریە کرد. دڵنیام چەند هاوڕێیەکە هەیە. ئادەی بابی لە یەکێکیان بکەینەوە. ئەی کچە جوانەکە کلمەنتاین. کلمنتاین زۆر حەزی لە شیرینیە. بەشمەی؟ نە. باش باشتەیەم. ئۆ نا. من زەردەکان بەڕیزدا ئەنێم. نەی خۆی کایۆ کەوت بۆ سەر عەرزەکە نابێ بیخەیتە دەمتەوە. بۆستە هیترم پێیە. ئەمەتە ئەمانە پاکن. ئەمە یەک هاوڕێ. هیتریشت هەیە؟ بڕوا ناکەم نازانم. با بیر بکەینەوە. ئەی ئەو کوڕەی ناوی لیۆیە. زۆر کوڕێکی گاڵتە چییە؟ ئەوە بەچی پێکەنن کوڕینە؟ هیچ نییە دایکە. ئەوە دوو هاوڕێ هیتریشە هەیە؟ پێم بڵێ. نەخێر. بەڕاست؟ ئەی گیلبەرد گیلبەر هاوڕێو نییە؟ کایۆ گیلبەردی بیرچوو بوو. بە دڵنیاییەوە گیلبەرد هاوڕێی کایۆ بوو. ئەی چۆن گیلبەرد هاوڕێی منە. ئێستا کایۆ زۆر دڵخۆشە. یەکەم جار وایە زانی هیچ هاوڕێکی نییە. کەچی ئێستا بۆی دەرکەوت سێ هاوڕێی هەیە. کایۆ بیری کردەوە بزانێ هاوڕێی تریشی هەیە یان نا. ڕۆزی خوشکیشم هاوڕێمە دایە گەورە. ئەی چۆن؟ ڕاست دەکەی. کایۆ ئەم کاتەتان باش. ئەم کاتت باش کاکەینکڵ. کاکەینکڵیش هاوڕێمە. ئێستا هاوڕێم زۆرە وانێ دایە گەورە. ڕاست دەکەی کایۆ. سێرکێکی هات. دایکم و باوکم. دایکە باوکە ئێوەش هاوڕێمن وەکو ڕۆزی و گیلبەرد و کاکەینکڵ و کلمەنتەن و لیۆ. ئەوانە هەموو هاوڕێتن؟ بەڵێ. کەس لە بیر نەچووە؟ ئۆ بەڵێ. تۆش هاوڕێ منی دایە گەورەگیان.